دەشێوە بڕوانێتە سەرهەڵدانە شەشمانگیەکەی لیبیا کە تیایدا خۆبەخشان ڕۆڵێکی سەرەکیان بینی بە تایبەتی لە بەرپەرچدانەوەی هێزەکانی حکوومەت کە هەوڵی سەرکوتکردنیان دەدا و نەبێ خۆبەخشان هەر تەنها لە بواری لەشکریدا پشتیوانی سەرهەڵداوانیان کردبێ بەڵکو کۆمەڵێ بواری تری جیاش هەبووە کە تیایدا پشتیوان بوون. بنکەیەکی پشکنین لە نزیک شوێنی شەڕەکان لە ناوجەرگەی لیبیادا تەواوی ئەوانی لەوێن خۆبەخشن. زۆریان خوێندکارن یان کارمەندن ئەرکی خۆیان جێهێڵاوە بۆ بەشداریکردن لە شۆڕشی دژی قەزافی. عادل ئەحمەد بەرپرسی ئەو بنکەیە لەسەر ڕێگای شاری سێرد تا 6 مانگ لەمەوبەر لە بەندەری میسراتە کاری دەکرد و لەو شەڕەدا کە کرا بۆ ئازادکردنی شارەکە نزیکەی 2000 کەس کوژران. طبعا زي ما طوعت انت الاجابه. دەڵێت وەک ئەوانی تر بە خۆبەخشی هاتووە بە پلەی یەکەم لە پێناو ئازادیدا، دووەمیش کاتێک خەڵکی بینی خۆپیشاندان دەکەن و ئەو شێوازەی ڕەفتەریان لەگەڵدا دەکرێت کوشتن و دەستدرێژیکردن و تاڵانکردنی ماڵەکانیان هیچ بژارەیەکی نەما، تەنها شەڕکردن نەبێ بۆ ئازادی و وڵاتێکی باشتر لە ئایندەدا. لە تەرابولس خوێندکاری پزیشکی عەلی مۆغرابی خەریکی تیمارکردنی کوڕێکی بریندارە. ساڵی داهاتوو عەلی دەبێ بە پزیشک و ئێستا پەرستارە. دەڵێ بووە لەوەیە چووکە ژمارەی پەرستاران کەمن و خەڵک یارمەتیان دەوێت و ئەویش هاتووە تا شتێ بکا بۆ بریندارەکان. سەدان خۆبەخشیش هاتوون بۆ خاوێنکردنەوەی شەقامەکانیان چێژلێنان و قاپشۆردن. لەسەر شەقامەکانی تەرابولس ئەم گەنجە بۆ یەکەم جارە لە وەتای کەوتنی حکوومەتەوە شەقام خاوێن دەکاتەوە. ساڵح دووکالیا باسی دەکات بۆ دەڵێت هەموو کەس ناتوانێت لەگەڵ سەرهەڵداوان بێ کاربەدەستان کاری زیاتریان لەسرە بیکەن وەک خاوێنکردنەوە بۆ یەخکردن، گەیاندنی ئاو، شیر، جا بۆ ئێمە یارمەتی دەدەین. دەستە خۆبەخشەکان دەستیان کردووە بە خۆڕێخستن وەک ئەنجومەنی سیڤیلی. ڕێبەرانی نوێ بە خۆشحاڵیەوە لەو پەرسەندنە دەڕوان و هیوادارن ئەو خەڵکە نێوەندی سیڤیلی دابمەزرێنن کە بۆ بنیاتنانی وڵاتێکی مۆدێرن و دیموکراتی پێویستن.